بەڵێ بەڕێزان ئێستاش مویانێک مانیۆ کاکدانە باس لە هاندەربوونەکەین ئەو پاڵنەرانی کە وا دەکات تیپێک لە ئەنگری زۆر بێ وەک لە تیپێکی وەک پێشتریش باسم کرد جاری وا هەیە یانەیەک لە وڵاتێکی دوورە دەست بەنسبەت ئێمە یا بەنسبەت شەرقی جیانەوە وەکو یانی ڕیال مەدرید بۆ نمونەوەریگرین یاریەکە بەڵام لە یابانەوە هەتاوەکو ئەمریکای لاتین هاندەری هەیە یان هەڵبژاردەیەکی وەکو ئەڵمانیا هەڵبژاردەیەکی وەکو بەرازیل ئەرجنتین یاری هەیە ئەبینی لە کوردستان و لە تەواوی وڵاتان بەڕاستی ئەمە هاندەریە ئێمە ئەمڕۆ دەمانوێت بزانین فاکتەرەکانی پشت ئەمە چییە یانەیەک کوردوتەنی لە بنی دنیا یاریەکە لێرە خەڵک با بڵین هاندەرێتی و زۆر جاری وایە هاندەرێکی زۆر سەرسەختە ئەسڵەن شتیشی لەیەکەوە ئەنجا ئایا تا چەند ئەمە بە بازرگانی کراوە ینی مەسلەی بزنس لە پشتی ئەم بابەتەوە هەیە ئەمڕۆ ئێمە فاکتەرەکانی بەهاندەربوونی یانە و هەڵبژاردە نیشتیمانیەکان تەوەری گفتوگۆمانەوێ بە میوانداری زۆر بەڕێز جەمیل عەلی مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا گیان بەخێربێت مامۆستا گیان مادەم لەسەر وەرزش قساکەین گومانم نییە جەنابەت بینت و دەست و پەنجەت لەگەڵ وەرزش و سیرکردنی یاریەکان خۆشەوە هەیە وەڵا زۆر ڕاستە من لە مناڵیەوە ئەو شتە لەگەڵمانە هاتووە ئەتوان بڵێ من نمونەی لەوانێ ملیۆنان کەس بم کە لە تەمەنێکی مناڵیەوە داخڵی ئەو شتە ئەبی هەنێ جار بە پلان هەنێ جار بێ پلان هەنێ جار بە ویستی خۆت هەنێ جار بە بێویستی خۆت ئەکەویتە ئەو بوارەوە ئەکرێ بزانین وەکو یانە هاندەری چیانەیەکی وەکو یانەی نیشتیمانیش وەکو ئەوە تیپی نیشتیمانیش هاندەری ڕاستی من لە 2002 لەوەتەی لالیگای ئیسپانی بە شێوەیەکی چڕوپڕ لە کوردستانە پەخشی ئەکرێت هاندەری ڕیال مەدریدم لەسەر ئاستی هەڵبژاردە نیشتیمانیەکانیش لە 12 ساڵیەوە لە هاندەری هەڵبژاردی بەرازیلم دەستخۆش زۆر باشە جا ئەنجا بینە سەر ئەم هاندەربوونە هەر بەڕاست مامۆستا ئەمە خۆویستە خۆنەویستە وەک جەنابەت فەرمووت پلان بۆ دانراوە بێپلانە لەوەی مناڵێک گەنجێک جەنابەت من ئەو لە کوردستان دانیشێ بە دیاریانێکی وەکو ڕیال مەدریدەوە و چۆنەڵی لەسەر قەنەفەکەی خۆی هەڵەسێ و دانیشێ و تووشی سترێسە بێ و گۆڵەکە گۆڵ ناکە ئەی باتەوە ئەی دۆڕێنێ چەند وەزان بۆ ڕیال مەدرید زۆر سترێسەی ناوێ یەک 30 سانیشی بمێنێ و ئیشی خۆیەکە لە هەموو هەورێ باران بەڵام ئەنی ئەمە بەڕاست ئەم هاندەربوونە چییە بۆ لە چیەوە سەر هەڵەدا ڕاستەکەی وەگەڕێتەوە بۆ سروشتی تۆپی پێ خۆی وەکو وەرزشێکی جیهانی کە ئەتوان بڵێم زیاتر لە 150 ساڵ لەمەوبەر ئیشی لەسەر کراوە و بەردەوام برەوی پێ ئەدرێ ئەم وەرزشە کە لە دێر زەمانەوە خۆتە زانی ساڵانێکی دوور لە مێژووە سەرەتاکانیە گەڕێتەوە بۆ وڵاتێکی وەکو چین ئیتر دواتر بەرەو ئاسیا و ڕێگای ئاوریشم بڵاو بۆتەوە بەڵام بەم شێوازە تازەی کە ئێستا ئێمە باسی لەکەین بەڕاستی لە ئەنگلتەراوە بەو جۆرە پەرەی سندووە خۆشتەزانی ئەم وڵاتانی ئەوروپا ساڵانێکی زۆر داگیرکاریان کردووە لە وڵاتانی ئەفریقا و خۆرەڵاتی ناوەڕاست و ئەمریکاکان لەبەر ئەوە پەڕیوەتەوە بۆ ئەو وڵاتانش ئەم وەرزشێکی زۆر سەرنجڕاکێشە لە بەروی مرۆڤکردە بەندە بە کارامەیی و جوڵە و لێزانی و شارەزایی و بیرتیژی مرۆڤەکانەوە مرۆڤیش عادەتەن هۆگری بابەتە مرۆڤکردەکان زیاترە وەک لە سروشتکردەکان یان سروشتیەکان یان خواکردەکان بۆ نمونەتەوە بۆ کۆنسرتێکی مۆزیکی لەوانەیە کەسێک $100 بات بەڵام بۆ ناچێت سەردانی چیایە بکە یان سەردانی سروشتێکی جوامکە بۆ پارە زۆرە لەمەوە مرۆڤەکان بۆ نمونە کەسانی وەکو هاوڵاتیانی کوردستان ئێمەش بە دەرنین لە ئەو شەپۆلە جیهانیە ئەگەر تۆ بە مێژووی شاری سلێمانیا بگەڕیت تۆپی پێ حزورێکی زۆر گەورەیە بۆ لە وەرزشی کوردستانە لە عێراقا بۆ نمونە کە وڵاتێکی تازە دامەزرا بووە تۆپی پێ زۆر بەهاخی پێدراوە جابا بۆ مەسەلەی هاندەریەکە ئەمەی کە مرۆڤ ئەبێ بە هاندەر بەشێکی بەڕاستی
بێپلانە واتە چاولێکەریە بۆ منە تۆ کوڕی بچووکی یان باوکت یاریزان بۆ یان حەزی لە یاری بۆ یان براکە و حەزی لێەوە بووە ئەمە یەکێکە لە فاکتەرەکانی بەڵام مرۆڤیش هەیە بۆ نمونە خاوەنی بیرکردنەوەیەکی جیاواز بوو هەر لە مناڵیەوە پێی وا بووە ئەمە شتێکی بەتاڵیە و شتێکی پێویست ناکە مرۆڤەوە نەخۆی پێوە سەرقاڵکە لە جیاتیەوە خۆی یاوەتە خوێندنەکەی یا خۆی یاوەتە ئیشەکەی پیشەکەی یا خۆی یاوەتە موزیکیان نواندنیان بابەتێکی تر لەبەرەوە زۆر مرۆڤ هەیە ئەگەر لەلایە باسی تۆپی پێ بکەی وەکوایە کوردوتەنی گوێزی بە بژمێری مامۆستا بابەتی تۆپی پێ ڕکابەرایەتیە جۆرێک لە منافەسەیتیایە ئەمەش تا چەندێک بۆتە هۆکارێک فاکتەرێک بۆ لایەنگری بوون بۆ پێکەیانەکان مێژوێکیان هەیە لە مێژوەدا زۆرجار بردووانە زۆرجار دۆڕاندویانەیانەکان بەرەو بەهێز بوون چون هەندێکیان بەرەو لاواز بوون چون ئەمەش کاریگەری هەیە لەسەرەوەی کە هاوڵاتیەک لایەنگری هەبێ بۆ یانەیەک زیاتر لە یانەیەکی تر وەکو وتمانەم یاریە کە سەرەتا مرۆڤ داهێناوە بۆ کات بەسەربردن و کەیفخۆشی و خەمڕەوێنی بووەواتە فاکتەری ڕکابەرێتی تێدا نەبووە بەڵام دوایی کە وەکو باسمان کرد لە 1863 لە ئینگلتەرا ئەو پێشکەوتنە بەرچاوە بەخۆوە بینێ ئیتر ئەبێ بە خولەکرێتەوە بۆ ئەو یانانەی کە لە بەریتانیا بوونیان هەبووە پاڵەوانێتی دایەت پاڵەوانێتی یەکێتی تۆپی پێی ئینگلتەرا ئەبێ بە منافەسە با بچینەوە بۆ ئەوەی کە ئێستا هاوڵاتی شارێکی وەکو شفیلد یونایتد کە شفیلد یونایتد یەکێکە لە کۆنترین یانەکانی جیهان وەکوایە تۆ لە شاری سلێمانی بیت و هاندەری یانەی سلێمانی بی یان هاندەری یانەی پێشمەرگەبی یان هاندەری یانەی نەورۆزبی هاندەرێتی لەکوێوە دەست پێکایە کەم جار لە بازنەی نزیکی ماڵەکەی خۆتە بۆ نمونە تۆ لە گەڕێکی سەرچناری یانەی سەرچنارەیە وەکوەوەی کە لە هەشتاکانە هەبوو یان ئیتر بەرە ئەچێ بۆ شارەکەت لە شارەکەتەوە بۆ پارێزگاکەت لە پارێزگاکەتەوە بۆ هەڵبژاردە نیشتیمانیەکەت اینجا بۆ قاڕەکەت بۆ نمونە ئەگەر لەگەڵ ئێمە وەکو هاوڵاتی ئاسیایی یان خۆرەڵاتی ناوەڕاست ئەگەر وڵاتێکی خۆرەڵاتی ناوەڕاست یان ئاسیایی لەگەڵ وڵاتێکی ترە یاری بکە بە نەتیجە و بە هەستی مرۆڤایەتی نزیکبوونت لەم قاڕەیەوە تۆ حەزەکەی ئەو یانەی لە قاڕەکەی خۆتایە لە کیشوەرەکەی خۆتایە بەمەرجێ یانەی وڵاتێکی داگیرکەر نەبێ بەمەرجێ یانەی وڵاتێکی بکوژ و ببڕی خەڵکانی تر نەبێت چونکە بێ وەرزش وریایی تیابێت هاندەری هەندێک وڵات و یانە نەبی کە سەر بە کۆمەڵی وڵاتی داگیرکەر و ئەوانن هەستەکە بەوەی نمونەی مەغریب بوو لە مۆندیالە کە کەسێکی زۆر لایەنگریانە کرد لە ڕاستە لە بەرەوەی تاکە نوێنەری عەرەب مەراکیش مابوو وایە نەک هەر عەرەب هەموو ئەفریقا اینجا لە هەستی ئینسانیە یاخود با بڵین لە کاتی سەیری یاریە شتێک هەیە لە مرۆڤە پێوتێ پشتیوانی لە بەهێز سایکۆلۆجیای مرۆڤی دروست مرۆڤی کە پەروەردەیەکی دروست و دەروونێکی دروستی هەبێ ئۆتۆماتیکی پشتیوانی بەهێزە تەنانەت دەگەریانەکەی خۆشی نەبێت بەڵام وەرزش هەنێ جار ئەوەنە دەماگیری تێکەوێ باوکیشی بەهێز بێتەوە هەر پشتیوان نەکرد بۆ نمونەکە وڵاتێکی وەکو ئایسلەندا یاریەکە لەگە وڵاتێکی وەکو ئینگلتەرا بە شێوازێکی خۆڕسکانە مرۆڤەکانی کە هەواداری تۆپی پێن حەزەکەن ئایسلەندا بیباتەوە بۆ چکە وڵاتێکی بچووکە تۆپی پێتیایە لە برەوسەندنایە لە چاو ئینگلتەرایە کە سەرزەمین و لانکی ئەم وەرزشە مۆدێرنەیە هەستی مرۆڤی دروست پشتیوانی بێهێزە و ئەکاتۆ هەندەری ئەو یانە بێهێزەیان ئەو وڵاتە بێهێزەبی بەڵام لە دوو بەهێزە ئەو کاتە تۆ ئەڕۆی بۆ ئەو وڵاتەی کە دڵخوازی خۆتە ئەو یانەی کە
دڵخوازی خۆت باشە مامۆستا ئەکرێ ئەمەش بە جۆرە لە جۆرەکان بۆ هەرێمی کوردستان سەبارەت بە نمونە بە دوویانی گەورەی لالیگا ڕیال مەدرید و بەرشلۆنە هەرێمێکە وەکو هەرێمی کوردستان خۆتزانی لە ڕووی سیاسیەوە لە ئیسپانیا کۆمەڵە گرفتیان هەیە ئەکرێ ئەوەی کە خەڵکێک لێرە تعاتوفی لەگەڵ بەرشلۆنە هەبێ هاندەری بەرشلۆنە بێ بەشێکی بگەڕێتەوە بۆ ئەو جۆرە زوڵمەی کە ئەگەر هەیە بیستومە لە هەنێ هاندەر پێی وایە ئەبێت لە ڕووی سیاسیەوە تۆ هاندەری بەرشلۆنە بی لە بەرەوەی بەرشلۆنە هەرێمێکە و ڕیال مەدریدی شاهانەیە و ئەوانیش حەزیان لەسەر بەخۆیە بەس بەڕاستی من وای لە وەرزش نابینم ینی فاکتەری سیاسی بۆ هاندەربوون هەنێ جار کەمینەیەکی کەمی مرۆڤایەتی پێگەهێنێت واتە تۆ ئەوەنە سیاسیانە بیر بکەیتەوە بیخەیتە ناو وەرزشیشەوە یان جارانەیانە و وەڵا لە بەرەوەی ئەڵمانیا پەنابەری کوردی زۆر لێ ئێمە هاندەری هەڵبژاردەی ئەڵمانیان یان لەبەر ئەوەی نازان بەرازیل دەبابەی فرۆشتۆ بە ڕژێمی پێشوو ئێوە ئێمە هاندەری بەرازیل نابین یعنی بە دووری ێزانم مرۆڤەکان بە وردیەوە بچنە هاندەرێتەوە بەڵام ئەگەر بۆ نمونە باسی کاریگەری خێزانی کرد بۆ نمونە ئەگەر من لە ناوماڵی خۆمانە برا گەورەکەم بە لێزانانە بەو بیرە سیاسیەوە هاندەری ئەڵمانیا بوو بێ یان هاندەری بەرشلۆنە بوو بێ ئەو کاتە منیش کە برا بچووکی ئەوم ئەکەومە ژێر کاریگەری ئەوە بەڵست ئەمە وەکو گریمانەی ئەڵێم چکە مەرج نییە هەمیشە براکانیان باوکو کوڕیان دایک و کچ وەکو یەک بیبکەنەوە ڕەفتار بکەن باش مامۆستا لەسەر هاندەری جەنابەت فەرموود بەس لە مێژوێکی تۆپی پێکە کە لە چینەوە بەڵام دوایی لە بەریتانیا ئینگلیزەکان بەم شێوی ئێستا پەریان پێداوە بەڵام بەڕاستی پریمەر لیگ گاڵتەی پێ ناکرێت ینی خولێکی زۆر زۆر بەتام و بەچێژ و بەهێزیشە بەڵام ئەبینی ینی بۆ نمونە بەرازیل وەکو ئاستی نیشتیمانی ماوەیەکی زۆر و ساڵانێکی زۆر بەرازیل لە پلەکانی سەرەوە بوو بەبستنەوەیە ئەمە بۆ وای کرد ئەو شوێنەی کە منبعی لە دایکبوونی تۆپی پێەیە پەروەردەکردنی تۆپی پێەیە ئێستش زۆرترین ئەو یاریزانانە کە یاریزانی باشن لە تیپەکانە با بڵین لە ڕیال مەدرید لە بەرشلۆنە لەوانی دیکەش یاریزانە بەرازیلەکان یان ئەوانی ئەمریکای لاتینن ئەرجەنتینن ئەمە بۆ ڕاستیەکەی ئەوە تەبانە بێت توێژینەوەی لەسەر بکرێت بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە بەڵام ئەگەر وەکو چاودێری و تێبینیەکی لە دوورەوە ئەتوانی هەنێشتی لەسەر باس بکەیت ئێمە ئەزانین کە مرۆڤەکان هەمومان لە جنسی مرۆڤین ڕەگەزی مرۆڤین چاو و دەست و قاچ و ئەمانەمانەیە بە شێوازە باوەکەی ئیلا مەگەر کەسێکە لە کاتی لە دایک بوونیان لە قۆناغێکی ژیانیا یەکێ لە ئەندامەکانی جەستەی نەمێنێ ئەو کاتە پێڵێن خاوەن پێداویستی تایبەت یاری تۆپی پێ ئەم پیشەگەریەکەی بە مرۆڤی خاوەن پێداویستی تایبەت ناکرێت جۆرایەتی مرۆڤەکان لەسەر ئاستی وڵاتان جیاوازن واتە من ناوە پەنجەمۆری کارامەیی هەموو مرۆڤێک لەسەر زەوی پەنجەمۆرێکی تایبەت بەخۆی هەیە هیچ یەکێکمان لێ ئەوی تریان ناچین بە دوانەکانیشەوە لەم پەنجەمۆری کارامەیە وڵاتەکان لەسەر ئاستی جیهان دابەش بوون نەک هەر لە تۆپی پێە بۆ نمونە لە نواندنە لە موزیکدانانە لە شێعر نووسینە لە پەیکەرتاشیە لە فەرش دروستکردنە ئێستا کەس ناتوانێت شان بالەشانی خاوەن دەستڕەنگینەکانی ئێران وانێ لەم کارامەیە جیاوازانەی کە تۆپی پێ زۆر زۆر پشتی پێ دەبەستێ ئەم وڵاتانەی کە من پێم وایە لە دەسەڵاتی خودای مەزنەکە ئەو مرۆڤانەی لەو کیشوەرانان بەم جۆرە کارامەیەوە یەنە دنیاوە تاوان وەرزش بەشێکی خۆڕسکە بەشێکیشی بە فێرکردن و پەروەردە و خوێندن ئەتوانی فێری ببی بەڵام بەڕاستی یاری تۆپی پێ لە بەشێکی گەورەیە کارامە خۆڕسکەکانی مرۆڤ زۆر کاریگەری هەیە بەسەریەوە لەم ڕووەوە ئەم وڵاتانەی کە سەروەختێکی زۆر
لەژێر دەستی داگیرکاری و کۆلۆنیالیزمی وڵاتانی وەکو هۆڵندا و ئیتالیا و پورتوگال و ئینگلتەرا بوون بەڕاستی لە ڕووی ئابووری و سیاسیەوە وەکو ئەوان گەشیان نەکردووە وەکو بڵی بۆ پاداشدانەوەی ئەم میلەتە خۆراگرانە خودای مەزن یاخۆت ئیتر دەسەڵات و سیستەمەکان خۆشببختانە توانیویانە لە ڕێی جۆرایەتی مرۆڤەکانیانەوە قەرەبوویەکی ئەو ساڵانە لە دواکەوتووی و لە ستەم و لە چەوسانەوەی کۆلۆنیالیزمی جیهانی ئێستا بەچی ڕکابەری ئەوانەکەن بە تۆپی پێ لە بەرازیل تۆپی پێ سەرچاوێکی زۆر گرنگی داهاتی نیشتیمانیە ساڵانە داهاتێکی زۆری ئەو یاریزانانەی کە لە بەرازیلەوە ئەچن بۆ یانە مەزنەکانی جیهان بە سەدان ملیۆن دۆلار مەزەندە ئەکرێ و بووەتە هۆی باشکردنی ژیان و گوزەرانی خەڵکی بەرازیل هەر خودی تۆپی پێش لە ئەمریکای لاتین خۆ چاگەزانی یەکەم جامی جیهانی لە 1930 لە ئۆروگوای کراوە واتێ یەکەم جامی جیهانی لە ئەمریکای لاتین کراوە سەرباری پێشکەوتنی ئەوروپا و ئەمانە اینجا ئەم تۆپی پێی کە ئەم وەرزشە مرۆڤ کردە کە سەرەتا بۆ کەیف خۆشی بووە ئێستا بۆ بە کۆڵەکەیەکی سەرەکی کلتوری و ئابووری و بازرگانی و تەنانەت سیاسی ئەو وڵاتان مامۆستا هەر لەسەر ئەو بابەتی کە باست کرێسە ینی چەندین لایەن هەیە دەوترێت دەستی خسۆتە تۆپی پێشەوە بەوەی کەسە دەبینین یانە عەرەبیەکان دروست بوون ئەمەش بە خۆی سەر هاندێرێکی باشی هەیە و بۆت جۆرێک لە ئەویش جۆرێک لە تۆپی پێ کە خواسێکی زۆری بۆ پێی کە ڕاکێشانێک هەیە لەوەی کە ئەو یاریزانانی کە هی دەروی وڵاتن ئەیان بۆ لای خۆیان هەندێک جۆرێک لە بازرگانی هەندێک کەس دەڵێن جۆرێک لە سیاسەتی تێدا ئەمەش بۆتە هۆی ڕاکێشانی با بڵین تیجارەت و هەندێک لەو مەبەستانی کە لە وڵاتانە ئەیانەوێت تۆپی پێ وەرزش بە گشتی بەندە بە ژیری لەگەڵ داهاتی مرۆڤەکانەوە لەگەڵ سیستەمەکان یانەکان وڵاتەکان لە هەر شوێنە ژیری و پارەیەکیان گرت تۆ ئەتوانی شتی باشی پێبکەی هیچ کەسێکیش دەستی هیچ کەسێکی نەگرتووە هەچ کاتێ ژیری و پارەی هەبوو بە جوانی بەکاری نەهێنێ وڵاتانی عەرەبی بەداخەوە خۆتانەزان لە ڕووی سیاسی و دیموکراسی و مافی مرۆڤ و ئەم بابەتانە زۆر لە دواوەی وڵاتانی تری جیهانەوەن بەڵام لەبەرەوەی داهاتیان هەیە و بازارێک هەیە ژێرخانێک هەیە جەماوەرێک هەیە کڕیارێک هەیە ئەو کاتە ژیری وا لێ ئەخوازێ کە تۆ بڕۆی ئەو دەرفەتە بقۆزیتەوە هیچ کاتێک ژیری ئابووریان و ژیری بازرگانیانیان لەگەڵەوە نییە بڵێ وڵا ئەم شتە ناکەم لە بەرەوەی عیبەیان لە بەرەوەی باباپیرانمان نەیکردویان لە بەرەوەی بۆ ئێمە نابێ ئەگەر شتەکە شەرعی و ئەخلاقی و قانونی بوو وەکو تۆپی پێ وڵاتانی کەنداو کە تۆ باسی وڵاتانی عەرەبی و کرد ئێستا لەو بوارەیە زۆر زۆر بایەخ ئەدەن بە وەبەرهێنانی وەرزشی بەهۆی ئەو سامانە کەڵەکە بووە زۆر بەلاحی کە هەیەە و ساڵانش ئەچێتە سەری بەوەی ئەوەی کە ئەوان وڵاتی بەرهەمێنەری نەوت و گازن وڵاتی وەکو قەتەر وڵاتی وەکو ئیمارات وڵاتی وەکو عەرەبستانی سعودی بەڵام ئەم خولانە بەڕاستی تازە بە تازە خەریکن ئەناسرێن لە ناو جەماوەری کوردستان و لە ناو زۆر وڵاتی ترا بەهۆی ئەو یاریزانە بە ناوبانگانەوە کە ڕوویان کردوتە ئەو جاخەری بۆ بڵم مامۆسانی یعنی نەسر یا یعنی ئینتەر مەیامی لە ئەمریکا بڕوا ناکەم کەس ئەم دوو یانەی بیستی بێ مەگەن نخبەی وەرزشی بەڵام کاتێک کریسیانۆ چێتە نەسر مێسی ئەچێتە ئینتەر مەیامی هەر دوو یانن وەکو ڕیاڵ و بەرشە ناسراوە مامۆستا بینەوە سەر بابەتی هەندێکە یەک دوو خولەکیشمان ماوە لە هەرێمی کوردستان هاندەری بۆکو بڵێ بە شێوازە ئەگە دروست بێن پرسیارەکەم بزانستیەکەیەتی یان تەنها عاتیفەکەیەت ئێمە یەک دووەم بۆ کاتێ لە ئەوروپا ئەو یانە مەزنانە یاری ئەکەن
یاریگاکان پڕ ئەبێتەوە لێرە کاتێک میانانی خۆمان ینی پێشمەرگە سلێمانی نەورۆسە و لێرزاخۆ یاریەکەن وەکو پێویست مدەڕەجی یاریگاکانمان پڕ نابێت ئەمە هۆکارەکەی بۆچیە لە یەک دوو خولەکە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ پاشخانی مێژوویی هەردوو ناوچەکە کە باسی ئینگلتەرامان کرد ئەنگلتەرا بەریتانیا خۆی لە ناوی ئەنگلتەرا داگیرکاری گەورەی جیهان بوون ینی ئەو ژێرخانەی کە لەوێ هەیە ئەو مرۆڤانەی کە لەوێ ئەژین پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەیان زۆر بەباشی وەڵام دراوەتەوە واتە ئێستا ئەوان لە خۆناغەکانی گەیشتن بە باشترین جۆری ژیانی خۆیان زۆر لە پێش ئێمەوان ئێمە وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاست بەداخەوە بە کاریگەریەکانی سەردەمی داگیرکاری و شەڕ و شۆڕ و کودەتا و سیستەمە حکومڕانە خراپ و نالەبارەکانە نەمانتوانیوە مرۆڤگەلی خۆمان بگەێنینە ئاستێکە پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەمان زۆر بەباشی تێرکرا بێت ئەوسا بین ئیش لەسەر فەرەپێدانی جانبی کەیفسازی و کەیفخۆشی بکەین بیکەین بە کللتور بیکەین بە سەرچاوی داهاتی نیشتیمانی واتە کە کاتەیانەیەکمان یاری ئەکا هاوڵاتیەکانمان گیرفانیان ئەوەندە پارەی تیابێ کە بڕوا تکتی ئەو یانەی خۆی بکرێ وەکو پشتیوانیکی پلان بۆ دانراوی ئارەزوومەندانەی بەویست بڕوا بڵێ من ئەچم تکتی یاریەکەی ئەکڕم بۆ ئەوەی ببێ بە داهات بۆ یانەکەم بۆ ئەوەی بتوانێ یاریگاکەی باشتر بکە یاریزانی باشتر بێنێتەکایەوە ئەو هاندەرانەی لە وڵاتانی تردان جۆرێک لە وابەستەیی دڵ و دەرونیان لەگەڵ یانەکانی خۆیانە دروست کردوواتە ئەوانەیە بەشێک بن لە سەرکەوتنە دارایی و وەرزشیەکانی ئەو وڵاتە نەک تەنها تەماشاکارێک بن بۆیە زۆر جار باسی بەرشلۆنە و کرد یەکێ لە خاڵە ناخۆش و ناشرینەکانی هاندەرانی بەرشلۆنە کە لەگەڵ یانی فرانکفۆرتا بۆ جامی سوپەری ئەوروپی مابوونەوە ببوورە لە یۆرۆپالیک هاندەرانی بەرشلۆنە تکتەکانیان فرۆشت بۆ بە هاندەرانی یانەی فرانکفۆرت ئەوە بە خاڵێکی ناخۆش و ناجۆر لەسەر هاندەرانی بەرشلۆنە تۆمارکرا چونکە ئەو پێچەوانەی ئەو وابەستەیە بەڵام مرۆڤش کە پێداویستی هەبوو سەرەتا بیر لە گیرفان و ژیانی خۆی کاتەوە زۆر بەڕێز مامۆستا جەمیل عەلی مامۆستای زانکۆ و شارەزا لە کاروباری وەرزشی سپاس بۆ یەکە لەم تۆ لەگەڵ